ڕۆژان تۆڵیت ئەگەر خزمێکە سەردانت ناکات تۆ بچۆ سەردانی بکە باشە ئەگەر ئەو منینەیە بۆچی من بچم باشە ئەگەر لە کاتەیە بچم ئەو بە چایکە سێری من ناکە سپاس زۆر سپاس کاک ڕێژوان وەڵا یەکەم هەندێک کەس وا ئەڵێ ڕاستە ئەوەڵێ منی نایە منی ژەوم ناوێ من بچم لەوانەیە ئەو بە تەنازولی دانێ بەڵام من لە بەشی یەکەمیشە ئیشارەتێکم پێیە ئێستا زیاتر ڕوونیەکەینەوە کاک ڕێژوان جان تۆ چی بۆ لای چیە خۆ تۆ ناچی بۆ لای دوژمنەکە و براتە ئامۆزاتە پورزاتە دراوسەیەکی نزیکتە دیواری بە دیوارەکەتەوە من ڕۆژە یەکتریە بینیم ئێ قوربان جان من وتم گەورەی تۆیە ئەگەر بڕۆی لە دەرگای بیت و سڵاوێکی لێ بکەین واللهی لە بەرچاوی مناڵەکانی ئەو کەسە خێزانەکەی کەسانی تر تۆڵی تر گەورابی چە تۆ هیچ نەکردو چیەکەی خۆ داوای پارەی لێ ناکەی خۆ داوای خواردنی لێ ناکەی داوای جلوبەرگی لێ ناکەی ئەچێڵی جەژنە پیرۆز بێ ئەو ئینسانش شتێکی لە دڵ گرتووە بەرامبەر تۆ بۆیە قسە لەگەڵ ناکە بۆیە نایە بۆ لاو کەواتە ئەو سەردانە من دڵنیام زۆر جار ئێمە لەلایەن دەرونیەوە هەمومان نەزانین یعنی بینی ڕق و کینە کە نایە بۆ ماڵێ خۆشەویستی کە تۆ ئەچی بۆ لای یەک تاڵم و بەڕێزان یەک تاڵمووە بین ڕق و کینە یعنی بزانە چەند باریکە بە ئاسانی توانی بچیتەوە بەر وەڵی کامی ڕقی لێتە 100 ساڵە زەمت دەکا مشکیلە و بۆکە ڕێزی بگرە دوو قسەی خۆشی بۆ بکە سەردانێکی بکە داوایکی لێبوردنی بکە 180 دەرەجە نەبێت لە 150 دەرەجە ئەگۆڕێت نفس ئینسان وایە مرونەت نەرمایەتیمان هەیە لە دڵ و دەروونمانە بەڕێدا ئەی بۆ ژن و مێرد هەیە خۆش بە خۆشەویستی و بە هاوسەرگیریان کردووە دوای 30 ساڵ لە پڕ لە خۆشەویستی بە ڕق و کینە و تەلاق و کوشتن و بڕین ئەم ڕەفتارەیە لەبەرەوە یەکەم شت ئینسان تا من بام پرسم کرد تا لێبوردەبی ئەوەندە گەورەی بە قوربان ئەمە یەک دووەم ئەمە گەورەی لە تۆوەیە کاچی خۆ ئەگەر دەرەکات و دەرگاشە لێ نەکاتەوە ئەیتر گەورابی هیچی زەرەرێکت نەکردووە دوای ئەوە ئەگەر کابرایە عەقڵی ئاوا بێ من سەردان یەکەم جەژنە پیرۆزەی لێ یەکەم بە بچووک سەیری منکە دیارە عەقڵێتی وایە هەر خۆی بچووکە لەبەرەوە نا من لەگەڵ ئەوەیانیم من دائیمەن ئەڵێم هەنگاوێکی باش شوێرە پێشەوە خەڵکیش لێوێتە پێشەوە بەڵام ئەگەر تۆش وەکو ئەو کرد بە قوربان نەچووی هەمان ڕقی هەڵگرت و هەمان شتێک کرد یەخور وڵی ژیان خۆی ژیان تەمەنی ئینسان چەندە بە قوربان ڕێزوان ژیان ئێمە چەند ساڵەژین 70 ساڵیش بژین خۆیتر خۆی لە دوای 60 تر هەر دەبێ بەڕێی دکتۆر و زەخت و شەکرە و نازان چیەوە بی 60ەکە 20 ئەڕوا بەخەوە یەک لەسەر 3 ئەڕوا چلی ماوەتەوە 15 بە مناڵی وەرزەکانی ڕۆژواگەمە لەو دنیایان نەبووە اینجا وەرە ئیشکردن و نازان چی لێمێنێتەوانێ بەخوا صافی نازانم بڕوان ناکەم 10 ساڵی لێ بمێنێتەوە لەبەرەوە ئینسان دائیمەن تۆ ئیشی خێرکە قسەی خێرکە دائیمەن خی گەورەش یارمەتی دەیە خی گەوراڵێ هەنگاوێ لە من وەرە پێشەوە دەلێ و ئێمە پێشەوە خی گەورە بەو گەورەی خۆیەوانەیە ئەڵە یەک هەنگاوەرە پێشەوە من دەلێن ئەی ئێمەی بەشەر بووە نەتوانین لەگەڵ کەس و کار و نزیکی خۆمانە لەبەرەوە من وەکو جەنابێ تێی ناڕوانم باکسەوە تۆ ئەگەر ئێستا جەژن ئینشەڵڵا بڕۆ بۆ ماڵی برادەرێکە دڵی لەو عاجز بە بزانە چۆن ڕێزت دەگرێت و چۆن پەشیمانە بێتەوە چۆن خۆشەویستی و عیلاقەکە دروستە بێتەوە ژیان بە ڕقوکینە ناڕوا بەڕێوە ئیلا بێ بە خۆشەویستیەوە بێ بە سەردانی یەکتریەوە بێ کاکە ڕێژوان گیان